في النار. خۆشەویستان، خوای گەورە دەفەرمێ إن الذين كفروا ينفقون أموالهم ليصدوا عن سبيل الله. بێباوەڕان دوژمنانی ئیسلام ماڵ و سەروەت و بوجەی خۆیان سەرفەکەن تەنها بۆ ئەوەی خەڵکی لە دینی خوا دوورخەنەوە. دوژمنەکانمان، ناحەزەکانی دینمان، ماڵ و سەروەتی خۆیان، داهاتی خۆیان سەرفەکەن بە هەموو جۆرێک تەنها بۆ ئەوەی گەنجەکانمان موسڵمانان لە خشتە بەرن. بەڕاستی خۆشەویستان، جەنگی دوژمنەکانمان، ناحەزەکانمان، بێباوەڕان بۆ نەمانی شەرم و حەیایە. پارە و پول سەرفەکەن بۆی ئەم کۆمەڵگایە لە شەرم و لە حەیا داڕنن. کو ئەو شەرم و حەیا و ڕێزەی کە جاران هەبوو، کو ئەو شەرم و حەیایی کە ئافرەتان و کوڕانی جاران هەیبوو، کو ئەو ڕێزەی کە جاران لە خەڵکی دەگیرا، کو ئەو گەورە و بچووکەی جاران هەبوو. نەما، زۆر بەکەمی ماوە. ئەم ساڵ چەند جار بیستان فەڵان کەس باوکی خۆی کوشت و دایکی خۆی کوشت، کوڕی خۆی کوشت، کچی خۆی کوشت، خێزانی خۆی کوشت. ئەمە کارەساتە. مناڵێکی خوانەناس دەستی بچێتە ئەوەی کە باوک و دایکی خۆی بکوژێ. ئەمە بەڕاستی کارەساتە. ئەمە لە فلیمەکانەوە، لە دراماکانەوە ئێمە فێری ئەم شتانە دەکەن. بۆیە خۆشەویستان، بەخوا جەنگی کافرەکان و بێباوەڕان کە بە تەیارە و بە تۆپ نییە، بە دەبابە و بە ساروخ نییە، بە گومڕاکردنی ئێمەیە. یەکێک لە هۆکارەکانی گومڕابوون و خراپەکاری ئەم ئومەتە و ئومەتانی تریش ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەیە. ڕاستەکەی بۆ چاکە بەکاردێ، بەڵام زۆر کەم. بە 100 مامۆستای ئاینی، بە 1000 مامۆستای ئاینی بەقەد یەک ئافرەتی دلۆ ڕێبەرستان بێشەرم دەوری لێ ناو کۆمەڵگا. کەواتە خراپەکاریەکە زۆر زیاترە. لەو ڕێگایەوە خەڵکیان فێری بێڕەوشتی کرد. ئەمە جەنگێکی زۆر ترسناکە. بۆیە ئەوان دەیانەوێت، دوژمنانی ئەم میلەتە و ئەم دینە دەیانەوێت ئەم جەنگی کە بەرپایان کردووە، دژی ئابایە، دژی لەچکە، دژی خۆداپۆشین و باڵاپۆشی و شەرم و حەیایە. ئەمە جەنگێکی زۆر ترسناکە ئەمڕۆ بەروڕووی ئێمە دەبێتەوە. دوژمنەکانمان ئافرەتان وەکو چەکێکی ترسناک بەکاردەهێنن بەرامبەر بە ئێمە. ئافرەتان بەکاردەهێنن بۆ ئەوەی کۆمەڵگا لە خشتە بەرن. ئافرەتان بەکاردەهێنن بۆی ڕەوشت و ئەخلاقی خەڵکی لە نەمێنێت. چەکێکی زۆر ترسناکە بەدەستیانەوە. بۆی ئیمامی سەعیدی کوڕی موسەیب ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ، هەر کاتێک شەیطان، دۆستەکانی شەیطان لە خەڵک کەسێک بێئومێد بوون، لە کۆمەڵگایەک بێئومێد بوون، لە ڕێ ئافرەتەوە بۆی دێن. ئەمڕۆ لە ڕێ ئافرەتەوە چیان بەسەر ئێمەدا هێناوە؟ چ کارەساتێک ڕووی داوە؟ والله پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە کە بە ژمارە 2400 هاتووە دەفەرمێ: لا تزال أمتي بخير ما لم يفش فيهم ولد الزنا. ئومەتەکەی من بەردەوام لە خەیر و چاکەدایە. ئومەتەکەی من بەردەوام چاکن هەتاکو ئەو کاتەی مناڵی زینا بڵاوە بێتەوە. مناڵی زینا لەناو ئومەتی مندا دروست دەبێت. بەڵام دەفەرمێ: فإذا فشى فيهم ولد الزنا فأوشك أن يعمهم الله بعذاب. بەڵام هەر کاتێکیش مناڵی زینا پەیدا بوو، ئەو کاتە نزیکە، زۆر نزیکە خوای گەورە هەموو ئومەتەکە عەزابێکی بە ئێش و ئازاریان بۆ بنێرێ. ئەمڕۆ زۆر بووە، واللهی زۆر بووە، چەندەها مناڵ فڕێ ئەدرێت. واللهی بۆی باسێکەم تێبگەن، نەک بڵێن وانێ وەلحەمدوللا کۆمەڵگای ئێمە دوورە لەو شتە. سوێن بەخوا دەیەها ئافرەت تەلەفۆنم بۆ ئەکا، حەزیش ناکەم باسێکم، بەڵام بۆی دڵنیا بن عەزابی خوا نزیکە. ئەڵێ واللهی لە ماڵەوە مناڵەکەم بە باوکی دەڵێ باوە ئازارم ئەچێشم چونکە ئەزانم و باوکی نییە.
والله ئەزانم باوکی نییە، والله نەدانەیەک و نەدوان و نەسەڵ، والله دڵم تەنگە بێ ئەزانم ئەوە باوکی نییە، باوکی کەسێکی ترە، بەڵام ئەو ژوا دەزانێمە ڕۆڵەی کوڕی خۆیەتی، کچی خۆیەتی. بۆیە فەئەوشەکە ئەن یەعومەهم الله بعذاب، زۆر نزیکە خوا عەزابێکی بە ئێش و ئازارمان بۆ بنێرێ، با چاوەڕێی عەزابی خوا بکەین. چونکە ئەگەر کەسێک ئەخلاق و ڕەوشتی هەبێ سەیری بێڕەوشتی و بەدڕەوشتی ناکات. بەداخەوە ئەوانەی کە ژنیان هەیە لە گەنجەکە خراپترن، ئەوانەی کە شویان کردو مێردیان هەیە لە کچە عازەبەکە خراپترن. بە ئەو کەسانەی گوێ بگرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیح تەرغیبەکە بە ژمارە 2399 هاتووە دەفەرمێ لا ينظر الله إلى الأشيمط الزاني أشيمط، خوای گەورە تەماشای ئەو کەسە ناکات سەری سمێڵی ڕیشی تەڵی سپی تێکەوتە و زینا ئەکات. تەڵی سپی لەسەر و ڕیش و سمێڵە و زیناکە. خوای گەورە تەماشای ناکە بە ڕەحمەت، خوای گەورە غەرقی عەزابی خۆی دەکات. ئەوە کارە ساتە، عمری 40-50 ساڵە، 70 ساڵە خەریکی خراپەکاریە، کچی شووی کردووە، کوڕی ژینی هێناوە خەریکی خراپەکاریە. بۆیە با چاوەڕێی عەزابی خوا بکەین. ئەگەر بە خۆماندا نەچینەوە، مادەم مناڵی زینا لەناو ئێمەدا پەیدا بووە، ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا، خوای گەورە عەزابێکی عاممان بۆ نێرێ. باش و خراپ هەمووی تیا ئەچێ، بەڵام هەر کەسێک بەپێی کردەوەی نیەتی خۆی زیندوو دەبێتەوە. بۆیە بەڕاستی ئەمڕۆ لە ڕۆژێکە خراپەکاری زۆرە، ترسناکە، داوا بکەین لەخوا خوا سەترمان کە و بەهۆی تاوانەکانمانەوە سزامان بۆ سەرا نەڕژێنێ. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، کۆمەڵگامان لە بەدڕەوشتی و خراپەکاری بەدوور کە یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. خۆشەویستان لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیحە بە ژمارە 106 خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها. هیچ قومێک نییە فاحیشە و بەدڕەوشتی و خراپەکاری و زینا لە ناویدا بڵاو بێتەوە. ئەمڕۆ زۆر بڵاو، بەڵام حەز ناکەم هەموو شتێ باس بکەم. ئەینا تووشی شۆکە بن، شۆک. ئەوانشی خراپەکار بن و گوێیان لە من بێت چاک تێدەگەن لە من چی دەڵێم، بەڵام ناز حەز ناکەم هەموو شتێ باس بکەم. ئەینا لەوانەیە نیوڕۆنانتان پێ نەخورێت. بەڵێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر قەومێک ئیعلانی بکەن لە ناو خۆیاندا فاحیشە بڵاو بێتەوە بە ئاشکرا، ئێمە فاحیشە نییە، ئافرەتێک دوولۆڕی بەڕێستان بەدڕەوشت شتێک خراپ بڵاوەکات و بە ملیۆنها خەڵک سەیرەکات، ئەمە فاحیشەیە، ئەمە ئاشکرابوونی فاحیشەیە، ئاشکرابوونی بەدڕەوشتی و خراپەکاریە. مامۆستایەکی ئاینیش فەقیرە 100 نەفەر 1000 نەفەر گوێ لێ ناگرێ. ئەمە کارەساتە، ئەمە ئاشکرابوونی فاحیشە و خراپەکاریە، ئەمە کۆمەڵگا بەرەو خراپەکاری دەڕوات. إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا. هر قومك فاحشة وخراپەکاری لەوێنە بڵاو بووە و ئاشکرا بوو. ئیلا خوای پەروەردگار ئەو قەومە تووشی کۆمەڵە نەخۆشی و ڤایرۆسێک ئەکا، تووشی کۆمەڵێک ئێش و ئازاریان دەکا کە پێشتر نەبووە. ئەمڕۆ چەندەها نەخۆشی پەیا بووە، شتی وا پێشتر نەبووە. نەخۆشی وا پەیا بێت زۆر ترسناکە. ئەمە بەرووبوومی زینا و فاحیشەیە، ئەمە بەرووبوومی تاوان و گوناهە. خوای گەورە دەفەرمێ فەکولا ئەخەذنا بذەنبی فأخذهم الله بذنوبهم. قەومەکانی پێشوو بەهۆی تاوانەکانیانە خوا گرتیانی بە عەزابی خۆی، سزا و تۆڵی لێیان سەندەوە. بۆیە با ئێمە چاوەڕێی نەخۆشی زیاتریش بکەین، چاوەڕێی ئێش و ئازار و خەمی زیاتریش بکەین، چونکە لە ناو ئێمەدا خراپەکاری بڵاو بۆتە. ئافرەت زینا دەکات دەڵێن نوێژکەرە پیاوەکە دێ بۆ لام، ئافرەتەکە نوێژکەرە ڕوو لە خوایە زینا دەکا، ڕیشی سپی بووە، سەری سپی تێکەوتووە، هەرێکی زینا و خراپەکاریە. لەگەڵ ئەم ئافرەت و ئافرەتایە، لەگەڵ ئەو پیا و پیاوایە. بۆی خۆشەویستان بەو خوایە گەر ئاوا بڕوات،
کوڕ و کچەکانمان منداڵەکانمان داهاتوویەکی زۆر ترسناکیان نەبێت، نادیار و ترسناک. مناڵەکانمان داهاتوویەکی ترسناک و نادیاریان هەیە. ئیمامی ئەبوو قیلابە ڕەحمەتی خوای لێبێ کاتێکە منداڵەکەی دڕندە خواردی فەرمووی ئەلحەمدولله، لە دوای مردن مناڵێکم نییە لەسەر زەویدا گوناه و تاوان بکە. با مناڵەکانمان نەسیحەت بکەین بۆی کاتێکش کە گوناه و تاوانیشیان کرد ئێمە تیایە بەشدار نەبین. مناڵمان هەیە زۆر بەمان مناڵەکانمان خراپەیان کرد با ئێمەش تیایە بەشدار نەبین. نەسیحەت و ئامۆژگاریان کەین ئەگەر بە قسەشمان نەکەن ئێمە گوناهبار نین بۆ قیامەتمان. بۆیە بەڕێزان داواکاریەکم لێتان هەیە، پێشەوەی کچەکەت خێزانەکەت ئابڕووت بەرێ، پێشەوەی خێزانەکەت بە کوژراوی کچەکەت بە کوژراوی بدۆزرێتەوە، پێشەوەی کچەکەت خێزانەکەت لەگەڵ پیاوێکە بە خراپەکاری ببینرێ و زینا بکە، ئاگاداری بە. کاتێکە ئەو شتە ڕوویدا پێش حەیاچوون بە غیرەت بە، نەک دوای حەیاچوون. پێش حەیاچوون حڕی ڕۆڵێکیان بۆ خۆت حڕ بە، دوای حەیاچوونش ئەیکوژم وەڵا نا ئەمە ئەیکوژە، نەسیحەتی کە پێشتر ئاگات لێی بێ. کوشتن قیمەتی نییە، بە کوشتن ڕزگارت نابێ. کوشتنیش حەیاچوونێک و تاوانێکی ترە لەگەڵ حەیاچوونەکەی خۆتە. بۆیە پێشەوەی حەیامان بچێ با غیرەتمان هەبێ، دوای ئابڕووچوون قیمەتی چییە؟ کچەکەی داناپۆشێ، کچەکەی داپۆشراو نییە، کاتێکش ئەیخەن ناو قەبرەوە مسڵمانان دوورکەونەوە با کەس نەیبینی. ئێوە ناو خامێکی سپیایە فەقیرە. ئەی لە دنیادا هەتا کچەکە زیندوو بوو بۆچی ئاوا لە ئەو ئافرەتە لە پیاوی نامەحرەم نەتەپاراست؟ بۆ ئەو غیرەتت نەبوو لە کاتی زیندوی کچەکەتە خێزانەکەتە خوشکەکەتە. ئێستا ئەمڕۆ ماشەڵڵا بە غیرەتی دوورکەون و مسڵمانان دوورکەونەوە. ئەی کاتی خۆی کە زیندوو بوو بۆ مناڵ مسڵمان لێ دوور نەخستەوە. بۆیە خۆشەویستان با بە خۆماندا بچینەوە. لە کۆتاییدا هیچم نییە هەر ئەوەندە دەڵێم خوایە گیان چی بڵێم، سوێن بە گەورەی و دەسەڵاتی تۆ، سوێن بە عیزەتی تۆ خوایە گیان کەس بە قسەی ئێمە ناکە ئیلا کەمێک نەبێ. سوێن بە عیزەتی تۆ خوایە گیان نە بە قسەی تۆ ئەکرێ نە بە قسەی پێغەمبەری خوا ئەکرێ صلی الله علیه وسلم. خوایە گیان سوێن بە گەورەی تۆ ئەمڕۆ خەڵکی شوێنی شەیتان کەوتووە ئیلا کەمێکی نەبێ، هیچمان نییە. ئینا لله وإنا إليه راجعون. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعة. يا ربي خوايا كومەلگامان لە بەدڕەوشتی و خراپە پاکەیتەوە. خوایان ئەو کەسانی منداڵیان منداڵەکانیان ساڵح و چاکەی، ئەوانەی منداڵیان نیە خوایە منداڵیان پێبەخشی، ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدەیت. خوایان عەزابی خۆتمان بەسەرا نەڕژێن یا رب العالمین. ئێمە مستحقی عەزابی تۆین، خوایە ڕەحمان پێ بکە، خوایە ڕەحمان پێ بکە لەگەڵ بەدڕەوشت و زیناکارەکانە تۆڵەمان لێ مەکەرەوە یا رب العالمین. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.